دیسان برانی بەڕزمێکی تر لەو عقدانەی لەو گریانەی کە دەرونین و لە دڵی کافرا دروست دەبن هی ئەوەیە کە چۆن ئەمە ئەترسێ لە مردن عقدەیەکی تری بەرامبەریشی هەیە کە حەزی لە مانەوەیە و لە نەمریە کە ئەمان پێڵەن الخەطیئەة الأولى هەڵەی یەکەم سەیریکەن بەڵام لە هەستی ئینسانی مسلمانە چۆنە کە قورئانەکەی خوێنێ و خوای گەورە باسی سەیدنا ئادەمەکە و فەرمێ ئین لەکە ئەلا تەجوع فیها ولا تعرى لە بەهەشتا نەبرسیە بی نەڕوتە بی نەڕوت و ڕەجاڵە بی وأنك لا تظمأ فيها ولا تضحى خمي أوش النبي برسيب بي تينو بي ماندو بي شكت بي هيك اللي نايلين فوسوس إليه الشيطان أم وسوسي خست ضلي آدم وشق سيل قلا كردو قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى رد نشان دم ودرختك أجر لي بخوي تربى نمري أمانيته نافوتي فأكلا منها هردو كانوا كاتخوي وخزاني ليان خوارد فبدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة وعصى آدم ربه فغوى أم جۆڕایەڵی نەکردنەی خوای پەروەردگار ئەم فەرمان شکاندنە لەبەر خاتری ئەو وەسوەسەی شەیتان کە گوایە بە نەمری ئەتێڵێتەوە ئەمە ژێکێکە لەوەی کە ئەم وەسوەسەیە کەوتۆتە سەر دڵ و دەرونی ئەم کافرانە کە هەوڵە دەن بۆ ئەوەی هەرچۆنێک بێ لە دنیاە بمێننەوە بەڵام خوای گەورە لە هەستی ئینسانی مسلمانە هەیە کە ئەفەرمێ قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم وللآخرة خير لك من الأولى روجي قيامت باشتر حتما لهستو نستاد ثابتي كي كقيامتت باشتر بود وقل الدنيا لبرو إنساني مسلمان زانه كقيامتي باشتر وقل الدنيا بلام تنها أميدي كهيتي بالرحمة خواي پروردگارا روي لو بو اوي آقادار بيلوي كا چون برو قيامتي بروا چۆن خۆی چاکە چۆن خۆی پاکە چۆن خۆی دوور خاتەوە لەو گوناحانە لەو ڕەوشتە خراپانەی کە خەڵکی تری لەسەرن چۆن عیبادەتەکانی بکات سنووری شەرع چۆن بپارێزێ چۆن حەڵال خۆر بێ ئەمما ئەو کەسەی کە کافرە لەبەرەوەی نازانێ مردنەکە بۆ خۆی چییە پێناسەی حەقیقی لەلا نییە پێناسەی دوای مردنەکەی نییە پێناسەکەی بە هەڵەدا بۆی چووەکە ئیترەوە کۆتایی هەموو شتێکی ئەو ئینسانەی بەڵام وانە بۆیە ئەوەندە لێ ترسێ ڕاستە کابرای مسلمانیش هەرە ترسێ بەڵام مسلمانە ترسێ لەوەی دوای مردنی بزانێ مەسیری چیە و محاسبەی لای خوای چییە بزانێ ئایا لە ئەهلی بەهەشتە یان لە ئەهلی دۆزەخە ئەمە لە هەستی ئینسانی مسلمانە ئەمەی بۆ دروستە بێ مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێ بە کە سەییدێکی تابعینە ڕیشی خۆیە گرت و هەموو جارەگەی فەرموو یا ڕەب خوایا قد علمت ساكن الجنة من ساكن النار خوایا ئەزانم کە بەهەشتیش خەڵکی خۆی هەیە و دانیشتوانی خۆی هەیە و دۆزەخیش دانیشتوانی خۆی هەیە ففي أي الدارين منزل مالك خوایا بەڵامە بێ ئاخۆ منزڵگای مالک لە کامیانە لەبەرەوە ئەمە ترسەکەی لەوە نییە کە ئەمرێ مردنەکە حەقە باوەڕی پێی هێناوە کە حەقە بەڵام ئەوێ بزانێ منزلەکەی لەکوێ عەبدوڵای کوڕی عامرە فەرمی عومەری کوڕی خەتابم بینی ڕەزای خوای لێبێ لە کاتێکا کە خەلیفە بوو دەسەڵاتی هەبوو دادوەری هەموو ئەهاتەوە لای ئەو دادپەروەریە چەسپان کە زوڵمی لێ نەئەکرا هەموو کەسێ دڵخۆش بوو پوشێکی لە ئەرزەکە بەرز کردەوە و فەرمووی ليتني كنت هذه التبنة ليتني لم أخلق ليت أمي لم تلدني ليتني لم أكن شيئا ليتني كنت نسيا منسيا خۆزگە ئەم پوشە بوومایە خۆزگە هەر دروست نەکرامایە خۆزگە دایکم منی لێ نەبووایە خۆزگە هەر هیچ نەبوومایە خۆزگە شتێک بوومایە هەر بیر بچوومایەتەوە سەیریکەن برانی بەڕێز ئەمە یەکێکی وەکو سەیدنا عومەرە ڕەزای خوای لێ بێ عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێ بێ ئەو سەحابیە بە ڕێزەی پێغەمبەری نازدار و ئامۆزای ئەو ئەفەرمێ یا صاحب الذنب هۆ گوناحکە ئەی ئەو کەسەی کە خاوەنی گوناحی لا تەئمەن عاقبەتە ذەنبێ
بخم بلا شارنوسي جناحك واعلم أن ما يتبع الذنب أعظم من الذنب نفسه أو بزانك جناحك بدواي جناحي تراكي جورتر لكردني جناحي كمان فإن عدم استحيائك ممن على يمينك وعلى شمالك وأنت تقترف الذنب لا يقل عن الذنب شرم نكردن دلوي لو أنا لدور برتن جناحك أكي جورتر لخدي جناحك انجا شرم نكردن لخواي پروردگار و توبة نكردن بدواي جورتر أما چوا فرمي أما ابن عباس رضاي خواي لبي كعبد الله كري أبي مليكة أجرته وفرمي لما كهو لقل سيدنا عبد الله الرويشتم لخزمتي أبو متشون بو مدينة كوما لخلچي زور بوين وهمو لسفر بوين أقيشتين هر شوينك لشوا خلق واندمان دوبون دز بجي خويان ليك بلا من حرچن سرم هلا بريو سير مكر ابن عباس بخبره وشو نوجكاو جارك آقام ليبو تابا يعني هر أم دعايك هر أم آياتي اخوانده وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد هر تكرار يكردو هنيسكي يداو أقرياو فرميسكي الرجل تابا يعني أولا الرقاش أبو أو هم ماندوبوناش أو آمزاي پیغمبر صلى الله عليه وسلم بلام أمالي هربو بوك الرحمة إخواي پروردگاري دست کرد كو أبو قسكي عبد الله محمدي كري واسع زور لجي خويتي كي فرمو حال ما بيت شيبه أصبحت قريبا أجلي بعيدا أملي سيئا عملي ما ظنكم برجل يقطع إلى الآخرة كل يوم مرحلة روش بروش من همور جالك قناغيك برو مردن الروم نسيك ترب مو